بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان لە خزمەتتانین لە بابەتی تەندروستی مانە. ئایزانم لەم وانەیە باسێکی ڕێجیمی تەندروستیەکەین بۆ ئەوەی کە بزانین تەندروستیمان خۆش بێ ئەبێت چی بۆ سیستمی ژیانی خۆمان هەڵبژێرین، واتە پەیڕەوی چی بکەین، لەسەر چ مەنهەجێک، لەسەر چ ڕێجیمێ بڕۆین. هەندێک خەڵک هەیە هەموو غەمی لە دنیاە، بۆ بە لاشەی، بۆ بە ورگی، بۆ بە چەوری، بۆ بە نەخۆشی، بۆ بە تەجمیلێک، بۆیە دایمە بە دوای دەرمانەوەیە، دایمە بە دوای میدیاوەیە، بۆی کە بزانین میدیاکان چی ئەڵێن، چی پێ ئەڵێن، ئەمی ژۆک و خۆی جێبەجێی کا. ئەمە بەڕاستی بۆ بە نەخۆشی زۆر لە خەڵکێک کە نەخۆش نین، بەڵام هەر بۆ خۆی بە نەفسی خۆی بە ترسی خۆی نەخۆش خستووە و دایمە بێ دوای ئەم شتانەوەیە. بۆیە هەر خەبەرێکی تازە ببیستێ بزانێت چ خواردنێک بۆچی باشە، چ شتێک چی نەخۆشیە دروستەکە، بەچی خۆت لە فڵان شتە پارێزی، ئەم دوایەکەوێت و بەردەوام بە دوای سۆشیال میدیا و بەردەوام بە دوای ئەلامەوەیە. بەڵێ خۆشەویستەکانم، ئەم بەدیار تەلەڤیزیۆنەوە بێ کە بزانێت تەلەڤیزیۆن چی پێ ئەڵە بۆی کە تەندروستی باش بێ، بەڵام هەر عیلم پێی ئەڵێ چەند سەعات بەدیار تەلەڤیزیۆنەوە دابنیشی ئەو نا ڕێژەی نەخۆشی توشبوونت بە دڵ و مردن زیادەکە. یعنی سبحان الله، ئەم دانیشتوە تەندروستی خۆی خۆشکە، سەقافەتێک ڕۆشنبیریە لە تەلەڤیزیۆن وەگرێ کەچی تەلەڤیزیۆن پێ ئەڵێ، بەحث پێ ئەڵێ، هەر دانیشتێکی یەک سەعاتی لە سا 18 ڕێژەی نەخۆشی زیادەکە. بۆیە خۆشەویستەکانم، ئەوانەی کە هەیە وەکو بەحث حەزم کرد هەندێکی وەکو نمونە بهێناون، بۆی کە بزانین ئێمە ئەتوانین پێڕێوری چیان بکەین، کامیان هەڵبژێرین بۆ ژیانی خۆمان. 5 healthy habits may help you to live more than about 10 years longer. 5 خو کە لەوانەیە وات لێ بکە 10 ساڵ زیاتر بژیت، واتە ئەگەر خۆ تەمەنت چەند بێ لەوانەیە تۆزە تەمەنە درێژتر بکە. یەکێک لەوانە eating a healthy diet، خواردنێکی تەندروست بخۆ، exercise، وەرزشکە، no smoking، جگەرە مەخۆ، healthy weight، لاشت بە لاوازی بێڵەوە قەڵەو مەبە، limit alcohol، واتە عەرەق کەم کەرەوە. بەڵێ ئەچینە لەمە ئاڵۆزتر لەوەی کە بەحسێکی تر پێمانەڵێ 40 simple way to stay healthy، 40 هۆکار بۆ ئەوەی کە بە تەندروست بمێنیتەوە. be happy، دڵە خۆشکە، sleep 8 hours، 8 ساعات بنو، 8 vegetables، سەوزەوات بخۆ، read healthy blogs، brush your teeth، دانەکانە بشۆ، drink a green tea، واتە چای سۆز بخۆ. ئەمانە کۆمەڵی خاڵن خۆشەویستەکانم، ئەگە بە دوایە بچین زۆری پێچێ و زۆریشی تێچێ. لەمانە دەرناچین، پێ بکەنە، یاری یۆگا بکە، بگەڕێ، بجوڵێ، جگەرە مەخۆ، وەزنێ دابەزێنە، عەرەق مەخۆرەوە، خۆت مەخەرس بەرخۆر بە شێوەیەکی زۆر بۆ ئەوەی کە تووشی نەخۆشی نەبی. دواتر 192 healthy habits، 192 خۆی شیرین بۆ ئەوەی کە تەندروست بی. هۆکارەکان زۆرن. بەڵێ خۆشەویستەکانم، ئەمانە هەمووی دووبارە ئەبنەوە ئەچینە سەر ئەوەی کە بڵێین 8 ways to stay healthy and prevent cancer، 8 هۆکار بۆ ئەوەی کە بە تەندروست بمێنیتەوە و تووشی شێرپەنجە نەبیت. maintain a healthy weight، exercise regularly، do not smoke. سێریکەن هەموو ئەم شتانە دووبارە بێتەوە. وەرزشە، خواردنە، جگەرە نەخواردنە، عەرەق نەخواردنە، بەرخۆرکەوتنە، وە خۆت لە نەخۆشیەکان کە لە ڕێی سێکسەوە ئەگوازرێتەوە خۆت پارێزە، وە get screening tests، زوو فەحەز بۆ خۆ کە بۆی کە بزانیت تووشی چ نەخۆشیەک بوویت. بەڵێ خۆشەویستەکانم، لێکێ لە تایتڵەکانە The Secret to a Long, Healthy and Disease-Free Life، نهێنی درێژ ژیان چەنێگە ژیت، life or live to 100 without chronic disease، بژی بۆ ماوەی 100 ساڵ زیاتر بەبێ ئەوەی کە تووشی نەخۆشی بیت. بابزانین ئەو وڵاتانی کە زۆرە ژین تەمەنیان درێژە چێن؟ تەسەورەکەن چێ بێ؟ چێ لە هەموو وڵاتەکان تەمەنی خەڵکی تیا درێژترە؟ یابان.
83.7 ساڵ معدلی عمری هاوڵاتیانە لەوێ بەریتانیا بەڕێژەی 20 ساڵ ئێستاکەنە یابان تەحەدای عالەمەکە کە 2 ملیۆن پیری هەیە تەمەنیان لە سەر و 90 ساڵەوەیە بابزانین ڕێژیمی یابان بە کەڵکی ئێمە دێ یاخود سڕەکان چین کە لە یابانە خەڵک زیادەژی بزانین هۆکارێکی ئەوەیە لە جزیرەیە ژین یاخود تەندروستیان باشە یاخود یاریان باشە یاخود دڵیان خۆشە یاخود خواردنیان باشە یاخود پێشکەوتنێکیان هەیە و فراهەمیان هێناوە بۆ خۆیان و لە ژیانێکی و کۆڵە هایلای ڤاژین هۆکارەکەی بێ چی بێ سڕی ئەمانە دیار نین لەوانەیە هەر یەکەو بە هۆکارێ بۆی بچێت بەڵام هۆکارەکان و کۆڵێ مەڵتی فاکتۆریەڵن یەک هۆکار نییە بڵێ ئەمە وا ئەکا تەمەنی ئینسان درێژ بێ بۆیە ئینسانەکان حەزەکەن زۆر بژین حەزەکەن 100 ساڵ و تێیپەڕێنن بۆیە خوای گەورە لە قورئانە ئەمەی هێناوە سبحان الله فەرمێ يود أحدهم لو يعمر 1000 سنة هەرێکیان حەزەکات زیاد لە 1000 ساڵ بژی سبحان الله کورد دەڵێ تەمەنی نوحی بۆ هاتووە ئینسان حەزەکات هەر چەنێ سبحان الله ئینسان تەمەنی درێژە بێ حەزەکات زیاتر بژی کام پیری زۆر پەککەوتەیە حەزەکەم ئەو حەقیقەتتان لابێ کامی کە زۆر پیرە سبحان الله 80 ساڵە 90 ساڵەیە بۆ لای ئێمە ئەڵی مامەجان تووشی سەرەتانی پرۆستات بوویت لای قورسە هێشتا 8 ساڵی تر لەوانەیە هەر بۆ سەرەتانەوە بژی 10 ساڵ لەوانەیە بژی بەڵام هەر لەسەر دڵی قورسە چکەوت بۆ چکۆ تۆ ژیانی تەحدید کرد ژیانت سنووردار کرد ئینسانیش ئەمەی پێقبوڵ نییە حەزەکات تەمەنی ڕەها بێ ئەمەش بۆ هیچ کەسێ دەست نادا بۆیە ئینسان حەزەکات تەمەنی وەکو جوولەکەکان هەست دەکەن ئاواتیان وایە تەمەنیان لە 1000 ساڵ تێپەڕێ سبحان الله ئەمە بە چیەک لێ خۆشەویستەکانم ئەمە بە دوای چیا بچین چ جۆرە خواردنێ بخۆین لە چۆوە ئاگامان لێی بێ نەخۆشی زەفەرمان پێ نەبا لە چۆوە وریای خۆمان بین و بۆشایی و کلێنمان تێنەکەوێ کۆلیسترۆڵ ماوەیەک باو باوی کۆلیسترۆڵ بوو لە هەموو دنیاە سبحان الله خەڵکێک هەبوون لە ئەمریکا 20 دانە ساڵ 30 دانە ساڵ نەیانتوانی گۆشت بخۆن ئەو نەیان خەڵک ترسان بە چەوری ئەوە نەخۆی دەست نەبی بۆ ئەوە ئیستاکێنە دژی ئەم تەیارە شتێکی تر هاتووە ڕوتێکی تر هاتووە ئەلە گۆشت بخۆ چەوری بخۆ سبحان الله ئەی ئەوەی کە 20 ساڵ 30 ساڵ گۆشتی نەخواردوو لە گۆشت بێبەش بوو لە دنیا چووە دەرەوە تازە چۆن بیهێنینەوە پڕگۆشتێکین و بینیرەوەنەوە قەبرەکەی ئەمانە چیلی بەرپرسیارن کەواتە ئەمە هەمووی عیلمە بەڵام عیلم قابلی غەڵەتە عیلم قابلی ئەوەیە کە نەی پێکێ لەوانەیە ئەمڕۆ شتێک بڵێ بەحسە بەیانی شتێکی ترەڵێ بۆیە هەر ڕۆژە و ئەبینیت مۆدیلاتی شتێ دەست پێکە حالیەن مۆدیلی چییە؟ حالیەن مۆدیلی ڤیتامین دیە ئەبینی هەموو نەخۆشێک بە کاڵی بە کوڵایی ڤیتامین دی پێیە ئەی هێنێت و ئەی بات و هەموو جۆرەکان بەبێ ئەوەی کە بزانێ مۆزوع چییە بەبێ ئەوەی کە حتا بچن بخوێنەوە لەسەر ئەم مۆزوع بزانن ئایا ڤیتامین دی فعلا حقیقەتی هەیە یا بۆ خۆی جۆرێکە لە مۆدیلات ئەمڕۆ ئێمەش دوای کەوتوین ڕۆژی هەبوو مۆدیلی گلوکۆزەمین بوو ڕۆژێک هەبوو مۆدیلی ڤیتامین سی بوو ڤیتامین دیش بای نامێنێ ماوەیەک دەچین بۆ چی ئەچین بۆ ڤیتامین K2 پردەوەدا ئەمە باییەتەوە بۆیە ئەگەر بە دوای مۆدیلاتا بچین لی دەرناچین بەڵێ خۆشەویستەکانم ماوەیە خەڵک هەمی بە دوای چیەوە بوو بە دوای چای سەوزەوە بوو چای سەوز بوو بە دەرمانی حەودەردا هەرچیەکە بوو بۆ زەعیفی چای سەوز بخۆ بۆ سەرەتان چای سەوز بخۆ بۆ مەعیدە و چای سەوز بخۆ بۆ ئەوە بۆ کەم خوێنی چای سەوز بخۆ کەچی سبحان الله دەرکەوەمانە هەر هەمووی شەهر العەسەلێکە بۆ ئەم مادانە ئەکرێ و دوایی ئەمانە هیچی سبحان الله بای نامێنێ وەڕۆن پێتان بڵێم ڤیتامین دی لە وڵاتانە حالیان ڕێژەکانی گەیشتوتە چەند کە نەقسی هەیە و وڵاتی خۆشمانی بەرکەوتووە لە ئوسترالیا لە ساڵ 30 خەڵک بەحسا ڤیتامین دی نەقسە لە کەنەدا لە ساڵ 60 خەڵک بەحسا ڤیتامین دی نەقسە لە هندستان کە قاڕەیەکی گەرمە لە ساڵ 78 خەڵک بەحسا ڤیتامین دی کەمە لە شەرقی ئەوسەتا لای خۆمان لە سەدا 90مان یعنی لە عێراق و دەوروبەر و دراوسێکانمان لە ساڵ 90 خەڵک بە وجودی بۆ بوونی ئەم خۆرەوە لەسەر سەرمان معقول ئێمە ڤیتامین دیمان کەم بێ نا ئەمە بۆ خۆی مۆدیلاتە من بە دوای مۆزوعەیە زۆر چووم لە ئەخیرا گەیشتمە سەرەوەی کە ئەم مۆزوعە ئەونەی تیجاریە ئەونە عیلمی نییە ئەونەی میدیا بۆی ئەکوتێ ئەونە ئەسڵێکی نییە بۆیە بینی لە 2 ساڵی 2020
ڕێژەی تیجارەت بە ڤیتامین دیەوە ئەگاتە 2.5 بلیۆن دۆلار. اینجا بزانە خەڵک چی تیا سەرف کردووە و چی بەحث کراوە. بە دوای هەموو بەحسەکانە چووم بەحسەکەتان بۆ خوێنمەوە کە ملیۆنەها کەس لەم بەحسانەیە بەشدار بوون کە ئاخر ترۆپکی بەحث کە پێوتێ سیستمیک ڕڤیو یاخود پێوتێ میتا ئەنەلیسیس لەسەر ئەو بەحسێکی ترم هێنا پێوتێ ئەمبرێڵا کە لەوەشێ زۆر لە دوکۆرەکانیشمان هێشانی بیست بێ کە ئەمە ئیتر دوای ئەم بەحسە هیچ شتێکی تر نامێنێتەوە. ئەمبرێڵا ئەڵێ چی؟ یعنی چەتری هەموو بەحسەکان کۆکراوی هەموو بەحسەکان ئەڵێ چی؟ ئەڵێ despite a few hundred systemic review and meta analysis ئەم بە دوکۆرەکانە خوێنمەوە. Highly convincing evidence of the clear role of vitamin D does not exist for any outcome. ئەم بۆ دوکۆرەکانە خوێنمەوە. ئەڵێ conclusion despite a few hundred systemic reviews and meta-analysis highly convincing evidence of the clear role of the vitamin D does not exist for any outcome. یعنی دوای ئەوەی کە بە دوواداچوونێکی زۆر و بەحسێکی زۆر لەسەر ئەم مۆزوعەمان کرد گەیشتینە و قەناعەتەی کە ڤیتامین دی خواردن ڕۆڵێکی نییە. بەڵێ خەڵک لەوە چی ڤیتامین دی کەم بێ بەڵام پێدانی ڤیتامین دی و خەڵک مەژۆڵکردن بە خواردنیەوە هیچ لە واقعی نەخۆشەکە ناگۆڕێ. بەڵێ خۆشەویستەکانم بۆیە چی بکەین؟ بەرەو چۆ بڕۆین هانا بەرەو چۆ بەرین. خواردمان چی لێ بکەین؟ ئادابی خواردمان چی لێ بکەین؟ چی بخۆین؟ کەی بیخۆین؟ چۆن بیخۆین؟ چ جۆرە ڕازەیە بکەین؟ کەی و چۆن و لەکوێ؟ چۆن بخەوین؟ کەی بخەوین؟ لە شوا بخەوین؟ بەچی بخەوین؟ چەند سەعات بخەوین؟ چۆن دانیشین؟ چۆن هەستین؟ چۆن خاوێنی خۆمان ڕاگرین؟ چەندێ خۆمان بینە بەرخۆر؟ ئەمانە هەموو جۆرە پرسیارانێکن. پێویستەکە ڕێژیمێک هەبێ سیستمێک هەبێ ڕێکمان خا هەمومان بتوانین پێڕەوی بکەین. لە دەرزی داهاتوە ئینشاءڵڵا ئەم سیستمە ئاشکراکەین و نهێنەکانە خەینە بەردەستی جەنابتان. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.